حمامی پاشا دیارە حمامی پاشا یەکێک لە شوێنەوارە مێژووەکانی کفریە کە تەمەنی دەگەڕێتەوە بۆ ناوەڕاستی سەدەی هەژدا بە پێی زانیاریە مێژوویەکان و مێژوونووسان کە باسییان لێوە کردووە. تایبەتمەندیەکی حمامەکە ئەوەیە کە لە ژێر ئاستی زەویدا 5 متر دەبێت دروست کراوە و کۆمەڵێک تایبەتمەندی تریتیایە و لە ئێستادا بە پشتیوانی ڕێکخراوی CDO ئەم حمامە نوێژە نەکرێتەوە. من دەمەوێت بچمە لای بەڕێوەبەری شوێنەوار و کەلەپوری کفری خۆی قسەمان بۆ بکات سەبارەت بە شێوازی نوێژەنکردنەوەکەی و شتێک لە سەر مێژووی ئەم شوێن. سڵاو لێبێت کاکو بێت. بەینتان باش، بەینتی بینەرانیش باش. کاکو بێت، نوێژەنکردنەوەی حمامی پاشا یەکێک لە داواکارەکانی هەمیشەی ئێوە بووە. لە ئێستادا دەستکراوە بە کارکردن چۆن چۆنیە و لەگەڵ کێە وەکو CDO چۆن هاوکارتانە لە نوێژەنکردنەوەی گەرماوی پاشا لە ناوەڕاستی سەدەی 900 دروستکراوە تەمەنی زیاتر لە 200 ساڵ پێش ئێستاە یەکێکە لە شوێنە کەلەپورەکان و شوێنەوارە دێرینەکانی ئەم شارە. ئێمە چەندین ساڵە هەوڵە دەین لە ڕێگەی حکوومەت و لە ڕێگەی شوێنەوار دۆستەکان و ڕێکخراوەکان کاری نوێژەنکردنەوە بۆ ئەم گەرماوە بکەین و سەرجەم شوێنە کەلەپوریەکان بکەین، شوێنە کەلەپوری و شوێنەوارەکان بکەین. خۆشبەختانە ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت CDO هاتە بەرەوە و دەرخستەی لێمان وەرگرت و دوای چەند کۆبینەیەک لەگەڵیاننا و لەگەڵ قایمقامێتی خەزای کفری بەپرس و ڕاوێژ لەگەڵ بەڕێوەبایەتی گشتی شوێنەوار و کەلەپور ئێستا ئەمە ماوەی 2 ڕۆژە دەستمان کردە بە کاری نوێژەنکردنەوە. کاری نوێژەنکردنەوەی شوێنەوارەکان تایبەتمەندی خۆی هەیە. ئایا بەڵەندێر ئەیکات یاخود ڕاستەوە خۆتان چاودێری ئەکەن و نوێژە نەکرێتەوە و بۆچی بەو شێوە ڕاستەوە خۆیە ئێوە خۆتان نوێژەنیەکەنەوە؟ بەڵێ، ئێمە هەموو شوێنە کەلەپورەکان و شوێنەوارەکان لە کاتی نوێژەکردنەوە و کاری پاراستن پسپۆرمەند تایبەتمانەیە کە ئەوش پێک دێت لە ئەندازیاری تەلارسازی و شوێنەوارناس تاکو ئەو کاتە ئەو سەردەمەی خۆی چۆن بنیادناوە چۆن دروست کراوە بە هەمان شێوەی خۆی دروستکە و بە هەمان کەرەستە و ئەو شتێلە کە سەرەتا دروست کراوە لێی. ئەم حمامە تاکەی کاری تیا کراوە و ئەگەر باسێکیمان بۆ بکەیت تایبەتمەندی دروستکردنەکەی و بینین چەند مترێکدا ئەبەزیتە زێر ئاستی زەویەوە و ئایا ئاو دێرەکەی چۆن دەرەچێت ئەو ئاوشتانی چۆن دەرەچێت لە ژێر ئاستی زەویدایە؟ گەرمای تاکو ساڵی هەشتاکان ئەم سەدەمانە ینی ئیشی تیا کراوە، کاری کردووە، بەڵام و خۆی لە خۆی پێک دێت لە چەند ژووری. ئێستا مە ژووری پێشوازیە، دوای ساڕوویتە خوار و ژووری چەند ژووریەکە قاعەیەکە لە 6 ژوور پێکتی ئەوەی ژووری خۆشۆستن و ئاوگڵدانەوە و ئەو شتێ لەسانێ. ئاوەکەی چۆن دەرەچێت و دوای نوێژەنکردنەوەی جارێکی تر دەکرێتەوە خزمەتی هاوڵاتیانە بۆی بێن لێرە گەرما و خۆشوەردنی تیا بکرێت؟ گەرماوی پاشا تایبەتمەندی زۆر تایبەتی یەکەم لە ژێر زەوی دروستکراوە، دووەم ئەو کاتە ئەو سەردەمە لە کفری 3 کارێزەبیە. ئاوەڕۆی شوێنەکە ئاوەڕۆی ئەم یەکێ لە کارێزەکان، بۆیە ئێستا ناتوانین کاری پێ بکەین وەکو جاران، بەڵام ئەوێتە ناوەندێکی شوێنەواری و گەشتیاری تاکو و گەشتیار بێت سەردانی بکات لە هەمان کاتە ئاشنای بە مێژووی شاری کفری و دەڤەرەکە بکەین. ئەمێ دو پرسیار بکەم وەکو شوێنەوار هەوڵەکانتان بۆ نوێژەنکردنەوەی شوێنەکانی تریش لە چی ئاستێکدایە؟ ئایا هیچ شوێنێکی تر هەیە لە نوێژەنکردنەوەیە بێت یاخود لە کارنامەتانە هەبێ هەوڵ بدەن بەوەی ڕێکخراوی دیکەش دەسڕا بکێشن هاوشێوەی CDO بۆ ئەوەی شوێنەکانی تریش نوێژەم بکەنەوە بپارێزرێت لە ناو نەچێت؟ ئێمە هەوڵەکانمان چرکردەوە بە مەبەستی پاراستن و کاری نوێژەکردنەوەی سەرجەم شوێنەوارەکان و شوێنە کەلەپوریەکان. ئەوەی خۆشبەختانە سەرای کفری لەسەر بودجەی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت کاخوبات نوێژەن کراوەتەوە. ژێرتاقی کفری ئەمە چەند ڕۆژێکە تەواو بووە، کاری ئەویش لەسەر بودجەی بەڕێوەبایەتی شوێنەوار و کەلەپور
ڕاستەوخۆ دوای ئەم گەرماوە کە ئێستاوە دەستمان پێکردێ کە ماوەی 3 مانگمان بۆ دانراوە 90 ڕۆژمان بۆ دانرا کای ڕۆژەنگە ڕاستەوخۆ دوای ئەمە هەمان ڕێکخرا و ڕێکخراوی CDO دەست دەکات بە نۆژەنکردنەوەی ماڵی داوزەری بە کەلێکێکە خانی جوولەکان و ئەوەیشی تەمەنێ باشی هەیە و تعبیل لە ژیانی ئەو کاتەی کفری ئەکا کە شارێکی پێکەوە ژیان بێ و هەموو قەومیاتەکان و هەموو دیانەکان پێکەوە ژیانە بە ئاسوودەیی. سپاس دەستان خۆش بێ.